پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک داتا و زانیاری گرنگ لەسەر داهاتی نەوت و گۆمرگ و کۆمپانیەکان ئاشکرا دەکات بەپێی بەدواداچوونەکانی ئەم پەرلەمانتارە کە ئەگەر گەندەڵی بوار بدات و شەفافیەت هەبێت حکومەت توانای هەیە بەبێ لێبڕین موچەی فەرمانبەران دابەش بکات لەسەر و موچەشەوە دەیان ملیار دینار پارە دەمێنێتەوە. ئێستا ئێمە بەراوردی داهات و خەرجەکانەکەین جیاوازیەکانیان پیشانەدەین داهات لە هەرێمی کوردستانە وەکو پێشتر ڕوونمان کردەوە 1 تریلیۆن و 90 ملیار بۆ مانگێکە ئەی خەرجەکان بەبێ پرۆژەکان چەنە 995 ملیار دینارە جیاوازیان چەنە بۆ مانگێک 95 ملیار دینار زیادەی داهات واتە حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەگەڕخستنی وەزارەتەکان و موچە بەبێ لێبڕین هێشتا 95 ملیار دیناری لێمێنێتەوە لە مانگێکە و لە ساڵێکە 1 تریلیۆن و 140 ملیار دینار بێ پرۆژەکان بەبێ تەرخانکردنی پارە بۆ پرۆژەکان حکومەتی هەرێمی کوردستان مانگانە 95 ملیار دیناری زیادەی داهاتی لەبەردەستە و لە هەر ساڵێکدا 1 تریلیۆن و 140 ملیار دیناری لەبەردەستە. هەرێم تەنیا لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە پارەیەکی زۆری بۆ دەمێنێتەوە بە لێدەرکردنی خەرجی کۆمپانیەکانەوە مانگانە 570 ملیار و 611 ملیۆن و 250 هزار دیناری بۆ دەمێنێتەوە. بزانین حکومەتی هەرێمی کوردستان چەند پارەی بۆ ئەمێنێتەوە. داهاتی نەوت بۆ ڕۆژێک بە دینار 35 ملیار دینار ناقسی تێچوویەکەین لە 147 تێچووی فرۆشتنی هەر بەرمیلێک طبعاً ڕێژەیەکی زۆر بەرز لە پرۆسەی دەرهێنان تا فرۆشتن تا گەڕانەوەی داهاتە خەرجە بێک ئەمە هاوشێوەی نییە لە دنیاە کە دوایی هۆکارەکەی باسەکەین بەم جۆرە لە ڕۆژێکە حکومەتی هەرێمی کوردستان داهاتی صافی 19 ملیار دیناری لە فرۆشتنی نەوتەوە دەسەکەوێت ئەی لە مانگێکە 570 ملیار دینار داهاتی صافی دەسەکەوێت واتە لە یەک مانگە داهاتی هەرێمی کوردستان 570 ملیار دینارە ئەی لە ساڵێکە داهاتی صافی 6 تریلیۆن و 847 ملیار و 335 ملیۆن دینارە کەواتە ئەمە بۆمان ڕوون بوویەوە کە داهاتی هەرێمی کوردستان لە نەوتەوە لە مانگێکە بریتیە لە 570 ملیار و 611 ملیۆن و 250 هزار دینار تەنها لە یەک سەرچاوەی داهاتەوە. داهاتی گومرگەکان زۆرترین تێبینی و ڕەخنەی پەرلەمانتارانی لەسەرە و پێیان وایە گەندەڵی زۆر لە داهاتی خاڵە سنووری و مەرزەکانەوە دەکرێت. بەپێی بەڵگەنامەکانی پەرلەمانتار عومەر عەبدوڵڵا ساڵانە حکومەت لە داهاتی گومرگیەوە 2 تریلیۆن و 209 ملیار و 418 ملیۆن و 932 هزار دیناری دەست دەکەوێت. طبعاً کۆی ئەو پارەی کە بەهۆی قاچاقچێتی و گەندەڵی و کۆمپانیاکاری ناگەڕێتەوە بۆ خەزانەی گشتی لە مانگێکە لە ساڵێکە لە گومرگەکانەوە بریتە لە 2 تریلیۆن و 309 ملیار و 418 ملیۆن و 932 هزار دینار. ئێستا ئەمە باشتر ڕوونەکەینەوە داهاتی گومرگ کە 3 تریلیۆن و 600 ملیارە ڕاستەقینەکەی لە 153 لە ئیبراهیم خەلیلەوە دەسەکەوێت لە 114 لە باشماخەوە لە 112 لە حاجی ئۆمەرانەوە لە 115 لە پەروێزخانەوە لە 103 لە پشتەوە لە مەرزی پشتەوە سەیرانبن لە 101 داهاتی گومرگ دابینەکە تەوێڵە لە 0.32 و سمێڵکە لە 0.43 کۆی ئەو پارەی کە ناگەڕێتەوە خەزانەی گشتی لە گومرگەکانەوە دوایش ڕێگاکانیتان بۆ شیەکەینەوە بۆ ئێوەی بەڕێز بریتیە لە 2 تریلیۆن و 309 ملیار و 418 ملیۆن دینار لە ساڵێکە. بە هەدەردانی سامانی گشتی و دەزوەردانی حیزبەکانی دەسەڵات و قۆڕەکاری لە داهاتی نەوت و گومرگ و داهاتی ناوخۆ وای کردووە پرۆژەکان بەهۆی نەبوونی پارەوە ماوەی چەند ساڵە ڕابوەستن موچەی فەرمانبەران دواب بکەوێت و سیستەمی پاشەکەوت و لێبڕینی موچە هەر بەردەوام بێت وەک بەشێک لە پەرلەمانتارانی دەرەوەی حیزبەکانی دەسەڵاتیش دەڵێن دەبێت هاوڵاتیان لەوە دڵنیا بن ئەوەی بۆتە هۆی نەمان و دواکەوتنی موچە گەندەڵی دەسەڵاتی سیاسی هەرێمە نەک سیاسەتی بەغدا و بیانووی دیکە بۆ پێی ئەگەر داهات شەفاف بێت و بگەڕێتەوە خەزانەی حکومەت کوردستان پێویستی بە چاوەڕوانی داهاتی پارە لە بەغداوە نامێنێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.